لە هەرێمی کوردستان هەردەم نەخۆشان لە بەردەم تونێلێکی تاریک و نادیاردان کە دیار نییە ئاخۆ سەرنجامەکەی بەرەو کوێیان دەگەیەنێت لە نێویشیاندا نەخۆشانی شێرپەنجە. لە ساڵی 2014 حکومەتی هەرێم دەستی بۆ سندوقی نەخۆشانی شێرپەنجە بردووە، هیچی لە سندوقەکەدا نەهێشتۆتەوە بۆ کڕینی دەرمان کە ئەو کات بە بیانووی قەیرانی داراییەوە دەستی بۆ براوە. ئەوە جێگای قبول نییە کە حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ڕایگەیاند حکومەت جگەلەوەی یارمەتی و کۆمەکی بە سندوقی شێرپەنجە نادات، بەڵکو ئەو بڕەپارەیەشی کە هاوڵاتیان بەخێر پارەیان پێیداوە حکومەت دەستی بۆ بردووە و لێی دەرهێناوە کە ئەمەش سەرەتا ئەنجومەنی وەزیران و دواتریش وەزارەتی دارایی لێی بەرپرسن. خەڵکی خێرخواز پارە دەخەنە ناو ئەو سندوقە و پێویست بوو کە حکومەتی هەرێمی کوردستان پارە بخاتە ناو سندوقە، بەڵام بەداخەوە نەک پارە ناخرێتە ناو ئەو سندوقە، ئەو پارەی کە لە ناوی شێتی خەڵکی خێرخواز کۆمەچی دەکات ئەو پارەش دەبردرێ لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان بەرپرسیاری یەکەم بەگشتی ئەنجومەنی وەزیرانە و بە تایبەت وەزارەتی داراییە و لە ڕووی اختصاسەوە کە بۆ نەخۆشانی شێرپەنجەیە وەزارەتی تەندروستیش لێ بەرپرسە، بەڵام وەزارەتی دارایی لەو بەشە بەرپرسە کە دەبێ هەرچی سندوق لە هەرێمی کوردستان هەیە هەرچی داهات کە کۆ دەکرێتەوە وەزارەتی دارایی دەبێ بێتەوە ناو وەزارەتی دارایی و وەزارەتی دارایی بڕیاری خەرجکردنی بدا، نەک سندوقێک کە هەیە بۆ کۆمەچی شێرپەنجە سندوقەکە بەتاڵ بێ کەچی بۆ مەبەستێکی تر بەکار بێت. لە هەمان کاتیشدا وەزارەتی تەندروستی لا ڕێگەی وتەبێژەکەیەوە ڕایگەیاند ئەوان لە هەوڵی چارەسەرکردنی یەکجاری کێشەکەدان. نەخۆشخانە هیوادار دەخەیە دەدرێتە کەرتی تایبەت، ئەمە هەمووی دوورە لە ڕاستیەوە بەلا ڕێگا بردنیشی ئەمە شتێکی باش نییە، کێشە هەیە بەڵێ لەبەر ئەوەی طبعا زۆر لە نەخۆشخانەکان و سنتەرەکانی هەولێر یعنی ئەو مستحقاتانی کە وەریان دەگرت کە یەکسان کرا بە نەخۆشخانەی هیوا ئیدی ئەم کێشەیە دروست بوو. ئێمە داواکارین لە هەموو لایەک بە تایبەتی وەزارەتی داراییش کە بە زووترین کات ئەم کێشەیە چارەسەر بکرێت بۆ ئەوەی نەخۆشانی شێرپەنجە هیوایە بۆ بگەڕێنینەوە، چونکە ئێمە دڵنیاییشیان دەدەینێ ئەم نەخۆشخانەیە کار دەکاتەوە سەر لە نوێ بە هەمان شێوە بە هەمان پرۆسەی پێشووتر لە ڕووی مالیەوە کێشەکان بە زووترین کات چارەسەر دەکرێت، هەموو لایەک لە سەرخەتن. لە کاتی قەیرانی کۆڕۆنادا نەمانی ئۆکسزین لە ڕابردوودا بوویە هۆی مردنی چەندین کەس و نەمانی دەرمانیش لە نەخۆشخانەی هیوا مەترسی خستۆتە سەر گیانی سەدان هاوڵاتی کە بەدەست نەخۆشی شێرپەنجەوە دەناڵێنن. بە بڕوای چاودێرانیش گرفتی گەورەی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەوەیە باچی بامردنی هاوڵاتیەکانی خۆی نییە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.